بەناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی ڕەمەزان با خزمەتیەوە عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. مانجی ڕەمەزان کە مانجی قورئانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێت باشترینتان ئەو کەسەیە کە قورئان فێر بووە و خەڵکیش فێری قورئان دەکا. پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ دەفەرموێ هەر حرفێکی قورئان هەر حرفێک کە ئێوە دەیخوێنن دە چاکەتان بۆ دەنووسرێت. ئەلیف لام میم کە سێ حرفە سی چاکەتان بۆ دەنووسرێت. کەواتە تۆ هەر کاتێک کە قورئان دەخوێنی هەر پیتێکی دە چاکەت بۆ دەنووسرێت. من ئەمڕۆ لەسەر قورئان خوێندن و گرنگجیدان بە قورئان کە ئێستا مانجی قورئانە قسە لەگەڵ بەشی لە وڵاتیانی شاری هەولێر دەکەم. فەرموون بەیەکەوە بیسەردی شهر رمضان الوداع ڕەمەزان مانجی قورئانە. بابزەم لەگەڵ قورئان خوێندن چۆنی؟ ختمەچ دەکەم ختمەچ کامل دەکەم. هەر کە قورئانە خوێنم دڵم خۆشە بێ. بالفعل يجي القرآن بقري بتأكيد أسودي زۆر مرتاحم ئەو کاتێک کە گوێ دەدەمە قورئان. الوداع يا شهر التهليل والتسبيح وتلاوة القرآن الوداع. السلام عليكم مام حاجی. عليكم السلام ورحمة الله وبركاته. لە دوور تەمەشام دەکردی خەریکی قورئان خوێندن بووی. بەڵێ. بابزانم ڕۆژانە چەند قورئان دەخوێنی؟ بەخدای لەوانەیە تقریبا دوو جوز سێ جوز دەخوێنم. ڕۆژانە. بەڵێ. زۆر باشە. ئەوە چۆن وا دەتوانی ڕۆژانە دوو دزوو سێ زوو بخوێنی؟ وڵای ئیش و کارمان نیە و دەستمان بەتاڵە و بەرامبەر مزگەوت دانیشتوین چاوەڕێی بانگەکەین بانگی دادەچین نوێژەکەی دەکەین و نوێژەکەشت بە جەماعەت دەکەین. ئینشاءالله هەرەوەڵا. دەستت خۆش بێ. بابزانم لە کێوە ئاوا قورئان دەخوێنی؟ وڵا من لە گەنجەی و لە ساڵی 68ەوە فێری قورئان و نوێژکردن بووم. لە 68ەوە؟ بەڵێ. زۆر باشە. هەتەوا بزانم گەنج بووی وەختە. وەڵا ئەو کاتێ من هەر نەبوومە. بابزانم چەند کەس فێری قورئان کردیان؟ بە خودایدا ئەوەی کە گوێڕایالی فەرمودەکانی خدا و پێغەمبەر و بێ کە گوێر لێمان ڕاگرت پێوە فێرمان کردووە. ئەوی ملڕەقیش بووە هەر ملی تەسلیم نەکردو هەر ڕۆیەوە. تۆ لە لای چێ فێر بووی؟ بە خودای من ئەوەی ڕاستی بێ لەسەر دەستی مەسەلەن ئەو مامۆستایانەی کە دەڵێم ئێستا نەماون قەدی منەوەن نەماون ناوەڵا. بەڵام کاتێک کە تۆ قورئان دەخوێنی خێرەکە لە بۆوانیش دەچی دەزانی؟ حتمەن بۆ کەسەش دەچێت کە گوێی لێ ڕادەگرێ کە تەماشاش دەکا. بەڵێ. زۆر باشە. چۆن وە بکەین کە ئەمە بتوانین ڕۆژانە قورئان بخوێنین خەریکی قورئان بین بەتایبەتی ئێستا کە مانجی ڕەمەزانە مانجی قورئانە؟ بەڵێ. وەڵای جا خۆ قورئان خوێندنی هیچ ڕێگات لێ ناگرێت کە بتەوێت قورئان بخوێنی. ئەگەر دڵت لەگەڵ بێ هەموو وەختێک دەتوانی بخوێنی. تۆ باسی دڵت کرد. بابزانم دڵت چەند مرتاحەکە قورئان دەخوێنی؟ دڵم زۆر ئاوادانە بێتەوە لەبەرەوەی کە من لە وەزعێکی زۆر ناخۆش دامێستا بەڵام چییە هەر کە قورئانە خوێنم دڵم خۆشە بێ. دەزانی قورئان شتێکی هەیە نازانم سەرنجدایانە هەر ئاەتە کە دەیخینیوە دەزانی لە بۆ تووە. فعلەن زۆر ڕاستە هەر وەکو بۆ تۆ دیاری کرابێ ئەوایە دەبێت تێی بگەی. بڵێ. زۆر باشە. چەندە کەڵدا تەفسیرەکانیش بخوێنیەوە؟ بە خودایدا تەفسیر ناخوێن بەڵام تێ دەگەم. بڵێ. وەڵاهی لەگەڵ قورئان خوێندن ئەلحەمدولیلا سەرەتایەکەی باشین وەکو خەیات چکە لەبەرەوەی خەیات زیاتر دەستمان دەجێ بەس لە ماڵەوە یان لە کاتی سرعات یان لە مزگەوتێ ئەوها دەبینی زیاتر کاتی فرسەت دەبی مەجال وەگرین. لە مزگەفتێ دەیخینی؟ لێرەش گوێ دەگری؟ بەڵێ ئینشاءالله. زۆر باشە. خۆشەویستانەوەی من دەبینم ئێستا لەسەر قورئانە ئەو نمونەشی زۆر جوانە کە لەگەڵ ئیشەکەی خۆت جێژ لە قورئان دەگری. الحەمدولیلا ئینشاءالله. ئینشاءالله لەبەرەوەی قورئان یعنی دەبتە تێشوی قیامەت و ئێستا مانگەکە مانجی قورئانە. زۆر باشە. بابزانم لە ڕووی دەرونیەوە چەند مرتاحی چەند ئاسوودەی کە گوێ لە قورئان دەگری؟ لەو پەڕی مرتاحیمە زۆر مرتاحم ئەو کاتێک کە گوێ دەدەمە قورئان و دەیخوێنین هەز بە یعنی هەز بە دڵفراوانی و مرتاحی و هەز بە مێچکرانەوە یعنی مرتاحیم بەس یعنی بە گشتی. زۆر باشە. لە کەنجینەوە فێری قورئان خوێندن بووی؟ وەڵاهی لە مناڵیەوە تقریبا نەبتەڕیا وەکو لەوانەیە لە 10 ساڵی. ئەدی مندارەکەی خۆت فێر کردیە؟ بالتأكيد. الوداع
يا شهر الخير والبركة والإحسان السلام عليكم. السلام عليكم. باش تساوكم بخير بسر تساو لا خوي بزاد الحمد لله. مانجی ڕەمەزان مانجی قورآنە بابزانم لەگەڵ قورآن خوێندن یان گوێگرتن لە قورآنی پیرۆز چۆنی؟ والله لا خوي بزياد باشين بس زياتر جێدەگرم يعني زیاتر جێدەگرم بەرێ. بۆچی زیاتر گوێ دەگری؟ وڵی جێگرتنەکە مەسەرەن ئیش و کاریش دەکەی جێش دەگری مەجای خینەکەی بڕە کەمترە مەجال هەیە بەس جێگرنەکە خۆشترە جێدەگرم زیاتر. ڕۆژانە چەند گوێ دەگری؟ والله لەوانێ ساعتێک 2 ساعت 3 ساعت زاروێ لە خوای بە زیادی بە. ینی وەتی ڕەمەزانە زیاتر گوێ دەگری لە چاو پێش ڕەمەزانێ؟ نا تقریبان هەرۆک خۆی بەخۆی بە بەردەوام جێدەگرم الحەمدوللا ڕەمەزانەکەش هەر جێدەگرم وەکو وەختەکانی گوێ لە کەم قورآن خوێن زۆر ڕادەگری؟ سادڵ غامدی بەێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر عەرفەچی قورآنی کە دەیخوێنن دە چاکەتان لە بۆ دەنووسرێ. جا بسم الله الرحمن الرحیم گە تۆ تەنها بسم اللهەکە بخوێنی ئەوە 109 چاکت دەگادێ. ئەوجا پێم خۆشە ینی زیاتر و زۆرتر هەوڵ بە خۆت بیخوێنی. ئینشاءڵڵا وەڵا دەخینم الحەمدوللا بە زیاتر نارم جێگرنەکە زیاتر خۆشترە. ئەوەندەی کە قورآنی پیرۆز فێر بووی لە تەمەنی چەند ساڵیەوە بوو؟ وەڵا لە منداریەوە الحەمدوللا فێر بووم لە خوای بە زیادی. برایە گەورەکەم حولی لەگەداین سەبرە تا بەخۆم سەرم لێ دەرچوو حرفەکان و خوێندنەوە ئێستا بە لە خوای بە زیادی زۆر باشمە الحەمدوللا. یاخۆ هەر باشوی بابزانم چەندێک ئاسوودەی کە جێ لە قورآن دەگری؟ 100% لە گەیزانیە لە خوای بە زیادی ئەوی جێ لە قورآنی بگری یعنی زۆر خەم و خەفەتی کەمتر دەبتەوە بەڕاستی شتی خراپ نایاتە درت قورآن کە جێت گرت مەسەلەن جیازەکە خوای گەورەوە دروست کردیە ئەگەر جێت لە قورآنی کرد ئەو قورآانە جێشتە خراپەکەش دەگرتەوە نالی بێتە درت مەسەلەن ئێستا پێشتر جێم لە گۆرانی دەگرت بەکو شخصەی احتیاجی بەس ئێتا جێ لە قورآانی دەگرمەوە ماوەی چەند سارەکە باوەڕکە لەوانەیە بەساری جێم لە گۆرانی کامل نەگرتیە یەک گۆرانی من ناموبایلی یار بەخۆم عەزم لێ نییە لە خوای بە زیادی زۆری زیاتر تەرکیز دەسەوەی دەکەم جار هەیە دەخینم کەم بە زۆر ئەوەم نییە بەس زیاتر قول هوەڵڵای دەخینم 3 قول هوەڵڵا خوتمەکی قورآنەیە ئەوەی زۆر زیاتر ئیهتیمام بەوی دەدەم زیاتر ڕاستی پێ بدەم وەختەکاندی بەعام مەسەن هەر جارێک لە 15 دەخینم مەسەن یان 20 دەخینم ئەوان 30 دەخینم زۆر دەکاوە وانە؟ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر عەرفەچی قورآنی بەدە چاکەیە بۆ نمونە تو دەرێ بسم الله الرحمن الرحیم کە 19 حرفە 190 خێر دەگاتێ ئەوجا ئەتوو بەردەوام بە ئەوەندەی کە پێت دەکرێت کە مەجالت هەیە یان لە ناو سیارەیان لە دوکانێک کە خەڵک لەلانە ئەگەر ئەو قول هوەڵڵاهو ئەحەدەی بخینی ئەوە بە هەزاران خێر دەگات. طبعا وایە ئەمەش دەخین ئینشاءڵڵا. ئەی با بزانم لەگەڵ زکرا چۆنی؟ وەڵا زکر ئەمن ئەوەی خۆم هەیەس بێنان دەخینم هەتا هێواران بەردەوام بەخۆی سەرەکی هەموو شتەکانی هەمووی سەرەکیە بەس ئەمن زۆر جار مەسەلەن بەو سعیبەی 100 سبحان الله دەکەم الحەمدولای دەکەم لا إله إلا الله دەکەم الله أكبر دەکەم ئەو چارانە ئەوە یەک لەسە ئەوانی دی سبحانەوە بحەمدی ئەوەش بەردەوام زۆر دەکەم سەلاوت دەسەر پێغەمبەری صلی الله عليه وسلم زۆر لێ دەم ئەوەش بەردەوام یعنی زۆر ئەوم هەیە. سڵاواتێکمان لە بۆ اللهم صل على محمد وعلى آل محمد. كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو ما عدد جمع القرآن مذكر بدنيو دكم عبادك خواجك كم بروشي دبي دين محمد دكين هورين روزك ناخد عتا رمضان دي درواتين هبروش خويدك ما هەبەڕۆژی دەبی ها هەر بە ڕۆژی دەبی هبروش دبو جێژ لە قورآنێ دەگری أدكو أنا مالي معدل موبايلم قرآن يدم خو سلامة بهزار رحمة باب ذاك والله يا ودمي أودك من اسم الجعلش كان أزام دنيات هي أوت هي خمس هي خفت هي أوت هي براستي أما نبرم لاوي إن شاء الله خوادر ما دناس هي بس ما قصيب كم بدري نوعش كبم
انشاءالله هەردەم ئاسوودە دەبی ئێمە بەستم ئێستا کە جێ لە قورآن دەگری ئاسوودەی بالفعل لو جينا القرآن بقري بتأكيد أسودية تجاو دبي هواري قرآن دك هرش تبي قرآن يورد دكاتو إخوانك خاصة كدمري قرآن لدي إخوة جورد السبورية كدات يعني وأودناك اليوم رحمة إخواني نعمة قرآنية جوري قرآنية القرآن شمال السنة خينا عيسى من هناك کە ڕاهتا ڕەمەزان خلاص دەبی ختمەتچی دەکەی بەرێ ختمەچ دەکەم ختمەچ کامل دەکەم بۆچی دیکەش ڕۆژانە ئەوە جمعی بەس ئەسعاب الکاف دەخینم ئاخ ئەوەندەی دەخینم خوا عیفزم بکاتن ئەتوو بۆ قورآن دەخوێنی لەبەر چ قورآنی دەخینی لەبەر ئەوەی دەخینم لۆ خۆم دەیخینم خوا شفاعتم بداتن خوا هیدایەتم بداتن خوا هیدایەتی مارم دارم بدا خوا هیدایەتی بسلمانم بدا دەزانی هەر حرفەچی دەخینی دەخێرە لە بۆ دەنووسێ بەرێ ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو شفای قسەی کردیا کە گوتی بە عرفەچی بخێنی خوا عیفزت دەکا لە ئاگری جەهەندەم دوورشت دێختەوە والله ڕۆژێ تقریبان دێم بازارێکە مەزارەکەم دێم چار پێنج ناپەڕی خۆم دەخینمەوە ئارێ وڵای چار لەمارە شەروەتر پاشیوان شەروەت ئینشاڵڵا بەرێ زۆر باشیان ئەو کاتنی کە مەجالت هەبی خەریکی قورآن لێ ناگەڕم بە هیچ وەختێکی بڕەوە زۆر باشە با بزانم لە پێش ڕەمەزانیش بۆ شێوازە دەخینی یان ڕەمەزانە زیاتر دەخینی ڕەمەزان زیاتر بەس پێش ڕەمەزانش بەس پێش ڕەمەزان دەمخین وای هەندێ مەزارمە با ئارێ وڵا لە ڕەمەزانی زیاتر دەخینی بەرێ ڕەمەزانتم وایە زۆر باش با بزانم لە کێ و فێری قورآن خوێندن بووی بەخوای تقریبانەوە 3 ساعت سارە 3 ساعت ئاخرەتیشم هەیە بەسەر دەخین هەر وازێ ناینم زۆر باش ئەی چەندە هەوڵدا لە لای مامۆستایەک بخینی بۆ نمونە ئەو هەڵانەی کاتە ڕاستی بکەیەوە قورآن لە لای مامۆستایان وڵڵاهی زۆر مەزارم نییە ئارێ وڵڵاهی زۆر باش ئەی چەندە هەوڵداوە بۆ نمونە ئەو ئاەتانەی هێنە و سوڕەتانەی کە با بڵێن ژمارەیان کەمە لەبەریان بکەی بە خوددای هەندێکم لەبەرە زۆر زۆر باش ئەوانەی کە لەبەرتە مڕاجعی دەکەیەوە پێدا دەچیەوە بەرێ زۆر باش چەندە هەوڵدا بۆ منداڵەکانی خۆشت فێری قورآن خوێندن وڵڵاهی منداڵەکانم زۆر لە خۆم باشترن خەریکی قورآن ئارێ وڵڵا زۆر باش ینی هانن داون بە بەردانی یعنی ئێستا کەسەکەم قورآن خوێنێ کوڕێکم دووکرمەوە هۆشیان قورآن خوێن باش بزانم بۆ قورآن دەخوێنی وڵڵاهی قورآن ئەدی باش ئەدی بەشە چ بکات قورآن نەخین لە قورآنی پیرۆستە هەیە میمتر هەیە ینی ئەو مانگەمانجی قورآنە و قورآنیش دەمان پارێزێ لە ئاگری دۆزەخ لە دنیا و قیامەت شفاعتمان دەکا والله لەخوای بەزێت بۆ تمەنەی گەیشتم ئەوە دووەم جارە ئەگەر بەسەوە نەچبم بگەمەوە یعنی وەختی بنی سەرمابی بە ڕۆژی بم یعنی نەتینیت دەبی نەبرسیت دەبی ڕەمەزانێکی گەلەگەلە خۆشە بابزانم چەندێک لەگەڵ جێگرتن لە قورآنیان خەریکی کە قورآن دەخوێنی لەگەڵ قورآنە چۆنی والله لەخوای بەزێت بی ئەوەندەی مەجاڵم بی حتى جزء عما حتى برين دقاتا إن أنزلنا في ليلة القدر أوانم لبرا بخوم دخينم أو روجي كما زادي الشمنا ببرين قرآن بخينم ذكر قورا كان أوانيك زور مهمن أوان روجانا حزار قليل لا زادي كوقتي بي يجبم دخينم محضر بي تسبيعنا تانم أرى والله مثلا أستغفر الله لا إله إلا الله هو الحي القيوم وأتوب إليه لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير سبحان الله وبحمده سبحان الله العظيم لا إله إلا الله أنت سبحان الله إني كنت من الظالمين أو أنا حمد خيم الحمد لله سبحان الله والحمد لله ولا إله إلا الله أكبر أو الذكر شكله قولي هتنزالي بخني دار خل ما ياكلوا له باشتي السن رجعنا دو صدق صدق له يدخين إيه سبحان الله وبحمده عدد خلقي ورضا نفسي وزينة عرشي مداد كلماتي أو أنا رجل دوستة ست دخينم بيشتريش وعد مدا بخواي تعزل عزيهاد بمو قوت مروجي حزاز صلاوتي ليدم بس والله يدي وعد كم بينت وسري دوما أكبر دوام لسه حزاز صلاوتي بس دعاء قلت ما مستي قلت والله ما مستبت ما داتشي ما روم دارشي زور ما ناتنم روجي حزاز صلاوتي ليدم قلت كاكا قصتي جديدي خواي قول اشتغل له بعض ذلك قصة لك صلاوات تسوي والله ينعلم روجي دوستي ليدم صوتي ليدم صوت بنزاب دوست بنزاب كاو خەریکی زیکری یان جێگرتنی لە قورآن چەندێک دڵت خۆشە والله واز دەکەم نەک ئەمن خەرجیش دری خۆشە خەڵک دەرێنە من
دەمت چاود نورانیە ئەم زێم کاکە ئەو نورە ئینگوێ دەرێ ئەتوو چستێکی گوت مڵی کاکەم بز ذکرانە دەکەم ئێدەی دام بەش فکری گوت کاکە وەڵا ئەوان هەیە ئەم بەش ڕەمەزان مانجی قورئانە بابزەم لەگەڵ قورئان خوێندن چۆنی ختمەچ دەکەم ختمەچ کامل دەکەم هەر کە قورئانە خوێنم دڵم خۆشە بێ بالفعل يجي القرآن بقري بتأكيد أسودي زۆر مرتام ئەو کاتێک کە گوێ دەدەمە قورئان الوداع يا شهر التهليل والتسبيح وتلاوة القرآن الوداع بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو خەڵکی بەگشتی ئەوانەی کە خەریکی کار و کەسابەتن لەگەڵ کارکردنەکەیان جێ لە قورئانی پیرۆز دەگرن و ئەوانەشیان کە دەرفەتیان هەیە دەچن بۆ مزگەوت یان لە شوێنی خۆیان خەریکی خوێندنەوەی قورئانی پیرۆزن چونکە ئەو مانگە مانجی قورئانە مرۆڤ ئەگەر لەو مانگە نەتوانێت ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنێ ئەیکەی بەدەستی دێنێ ئەگەر ئەو مانگە خەریکی قورئان نەبێ ئەیکەی خەریکی دەبێ ئەو مانگە مانجی وردبوونەوەی لە قورئانی پیرۆز مانجی تێگەیشتنە لە قورئانی پیرۆز قورئان خوێندنەکەت با ببێتە شەفاعەتکار لە بۆت بۆیە ئاگادار بن بۆ بە تایبەتی لە کۆتاییەکان لە دەشەوی کۆتاییدا زۆرتر و زیاتر خۆتان خەریک بکەن بە قورئانی پیرۆز چونکە هەر حرفێکی هەر پیتێکی کە تۆ دەیخوێنی دە چاکت بۆ دەنووسرێ ئەو چاکانە لە دەست خۆت مەدا چونکە خێرەکان لەو مانگە زۆر زیاترن لە چاو مانگەکانی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ